بژی خۆت، بژی یەکێتی، بژی خۆت، بژی یەکێتی، بژی هەڵەبجە، بژی دەڤەری شارەزوو، بژی هەورامان، بژی مام جەلال، بە ناوی خوای گەورە و مێرەبان ئێمە هێزی تۆین لە بەغداد. هەواڵانی عەزیز، هەڵەبجە ڕێزێکی تایبەتی هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. کەم شوێن لە دنیا ئازاری بینیوە وەکو هەڵەبجە، وەکو ئەم دەڤەرە بەعام. هەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێویست دیفاعی کردووە لە هەڵەبجە، بە سیاسەت، بە دیپلۆماسی، بە ئاسن و بە خوێن. هەڵەبجە بووە بە مەحافزە. بزانە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند دووربینە. 1999 ئەم پرۆژەیە لای مام جەلال پرۆژە بوو. ئەوە مامە حەمی لەوێ دانیشتووە. وایە مامە حەمی؟ گوێتان لێ نییە؟ ئەڵێ وایە. لە حکوومەتی هەرێم دەستی کرد بە بەرنامەکەی، لە بەغداد وازی نەهێنا، هەر بەردەوام بوو. خۆشبەختانە بە ماندووبوونی سەرۆک کۆمار دکتۆر لەتیف خەونەکەتان هاتە دی، بەس خەونەکەمان تەواو نەبووە. هێشتا وەک پێویست ئەم دەڤەرە خزمەت نەکراوە. بۆچی حزبێک لە کۆڤیدەوە، حزبێک پشتیوانی مەکتەبەکانی ئێرە بێت، خەستەخانەکانی ئێرە بێت، ئەی حکوومەت ئەو پرسیارەکەن لە خۆتان؟ کاک دیار پرسیار نییە لای جەنابەت؟ ئەی حکوومەت، ئەی ئەو هەموو خزمەتە لە بەغدادەوە ئەکرێت، بۆ هەڵەبجە نەکراوە وەکو پێویست؟ ئێمە هەدەفمان ئەوەیە، ئەمە عەکسەکەینەوە. بەغداد ئەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ببوورە هەڵەبجە ئەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ناڵێم ئەگەر، ئەڵێم کەی دەنگێکی باشمان هێنا و سەرکەوتوو بووین لەم هەڵبژاردنە. ئێمە بەرنامەمان زۆر هەیە بۆ هەڵەبجە، شارەزوور و هەر هەورامان. زۆر بە نەوعێک هی جیاواز ئەم جارە ئێمە ئیشەکەین. ئێستا ئەبێت ڕەبتێکی گرنگ، ڕەبتێکی زۆر کۆنکریتی دروستکەین لەگەڵ حکوومەتی بەغداد. پارەیەکی زۆر هەیە لەوێ، ئەو پارەیە ئەبێ لێرە خەرجکرێ. برادران، بۆ وەک پێویست بزنس لە هەڵەبجە نییە؟ بۆ گەنجەکانمان ئێرە بەجێهێڵە نەچنە شارانی تر؟ زۆر مەجال هەیە لە هەڵەبجە بۆ ئیشکردن. ماڵە شەهیدەکانمان وەکو پێویست خزمەتەکرێن، وەکو ئەوانەی بەغدادن. کەمەندامەکانمان شتێکی تریش هەیە با لە بیرمان نەچێ. ئەی ئەو هەموو برینارانە کە ئێستەش جیل لە دوای جیل نەخۆشییان هەیە، موشکیلەی تۆبیان هەیە، لەبەر ئەو کیمیا بارانەی کە ئەو حەیوانە ڕشتی بەسەر میلەتەکەی خۆیە. وایە یەکێتی خەڵکە نێرێت بۆ عیلاج، خەڵکە نێرێتە دەرەوە، بەس فریا ناکەوێت. پرۆژەیەکمان هەیە لەگەڵ حکوومەتی بەغداد، ئیشەڵڵا ئەم خزمەتانەش زیادکەین وەکو پێویست. واجبی بەغدادە خزمەتی هەڵەبجە بکات. خۆشبەختانەش لەبەر عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر توانای یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئێمە ئەتوانین ئەم شتانە دابین کەین بۆتان.
ئیجازە مەدەن پشتان تێ بکەم یەک دەقە لەگەڵ ئێوەمە لەگەڵ ئەمانم نییە لەگەڵ ئێمە خوا وەکیلە وەک پێویست خزمەتی خۆتان نەکەن خوب دەزانی چی ڕووەدا هەڵەبجە شارە زوور هەورەمان سەی سایق ئەتوانێت بەهەشتی کوردستان بێت بەهەشتی کوردستان بێت سپاسی نوخشەخانەکەم کە ئەو هەموو ئەجنەبیە یێنێتە ئێرە ئەو هەموو دیپلۆماتە یێنێتە ئێرە ئەو هەموو کۆنسڵە یێنێتە ئێرە پیشانیان نەدات کە ئێرە چ مەجالێکی تایە ئەتوانێت ببێتە سنتەری کشت و کاڵ و گەشتیاری لە عێراق بۆ نەیکەین بۆ نەیکەین من دڵنیاتان ئەکەمەوە کاندیدەکانمان هەدەفیان هەرەوە ئەبێت ڕێز ئەگرن لە ئێوە وەکو یەکێتی چۆن ڕێزەگرێت لە ئێوە ئەم دەڤەرە دەڤەرێکی زۆر عەزیمە پڕ لە مامۆستای ئاینی پڕ لە پیا و مەعقول پڕ لە ماڵە شەهیدان پڕ لە تێکۆشەر واعیلەی تێکۆشەران وعدتانە دەمێ چۆن ئێستا ئەمنیەتیان ئەپارێزین ئەمنیەتیان زیاتر ئەپارێزین کاکە کەرامەتتان ئەپارێزین پارەی هەڵەبجە بێ ڕاستە و خۆ بۆ هەڵەبجە بێت هیچ پێویستان بە موتەرجیم نییە هیچ پێویست ناکات خزمەتی ئێوە بچێتە شوێنێکی تر و دوای بینێرن بۆ ئێرە حەق و حقوقی هەڵەبجە پارەی هەڵەبجە پارەی ئەم دەڤەرە بە ئام ڕاستە و خۆ بۆ خۆتانێت ژنان و گەنجان ئێمە حزبی ئێوەین ئەو هەموو حزبەی تر قسەی زلتان بۆکەن واکەین و واکەین و واکەین فەرموو کێ وێراوێتی وەکو یەکێتی وا بچێتە پێشەوە سەری مەکتەبی سیاسیەکەی ئیمڕۆمان کە سەری کۆمیتەکانمان کە سەری دەموچاوی خۆتاندان کە کە یەکێتی ئەوەنە گەنج بووە و ئەوەنە ژنیتیا بووە و وەکو نوخشەخان لە سەری سەرەوە ئیشەکەن بۆ ئەم حزبە لە عینی کاتە ئێمەین توانیومانە جیلەکەی کە مامۆستای ئێمەیە جیلەکەی پێشتر بخەینە سەر سەرمان و ڕێزیان لێ بگرین بەیەکەوە ئەم مەنتیقەیە جوانەکەینەوە بەم ڕۆحیەتە ئیشم پێیەتی ئەم جارە ئەگەر بیشکێنم ئەیشکێنم بە سەری یەکێکە ئەوە تا زۆرمان نەماوە بۆ یەک گوێ بگرن بێ زەحمەت بەم ڕۆحیەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردن بە هەڵبژاردن بۆ پێشەوە ئەڕوا هەموو نەیارەکانمان کە ئەو ڕۆژە بۆم ڕوونکردنەوە نین هەر بۆ دواوە ئەڕۆن و هەر بۆ دواوە ئەڕۆن هەر واشە بێ هەڵبژاردن بەڕێوەیە سندوقەکانم بۆ سەوزکەن بۆ منی سەوز مەکەن بۆ خۆتانی سەوزکەن بۆ ئەو خزمەتەی کە ئێمە ئەمانەوێ بۆتان بکەین سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی کە ئەنفالیان بینیوە سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی بە کیمیاوی وایان لێکردن سەوزی کەن بۆ ئەو هەموو تێکۆشارانە کە ئەمڕۆ ناتوانن لەگەڵ ئێمە لێرە بن بۆ ئەوان سەوزی کەن خۆتان دەزانن کێ حزبی میلەتە کێ حەکایەتێکی بچووکتان بۆ گێڕمەوە خەریکە درەنگە بێت ئێوە ڕۆنە ماڵەوە
شەویێت لایت داگیرسێنن کارەباتان هەیە کارەبای 24 ساعت هەموو کوردستان و ئیمساڵ ئیشەڵڵا وای لێت کارەبای 24 ساعتی هەبێ بەقەدر لە کەس نەکەین ڕاستە ئەمە پرۆژەیەکی حکوومەتە هەمومان بەشدار بووین لەو بڕیارە گۆڕان یەکێتی باش بوو ئەو ناوەم هاتە بیر ها چەند بەجددی خۆم حازر کردووە گۆڕان یەکێتی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە بیرتان نەچێت چ حزبێک بوو 4 ساڵ پێش ئێستا کە سەرۆکەکەی وتی لەسەر مەیتی مردووی من ئەو غازە ئەبەنە دەرەوە لەسەر مەیتی مردووی من چۆن نەوتی خوێنی وڵاتەکەتان خوارد ناهێڵین غازەکەی ئەم وڵاتە بخۆن کە هەمووی لە مەنتیقەی ئێمەیە هێشتمان بیخۆن نەخێر بۆیە 24 سعات کارەبا ئەبێت لە کوردستان لەبەر دووربینینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبڕۆ دەی ئەرێ هۆ ئەو هەیە حزبەکەی ئەو هەیە میلەتەکەی من یەک کەسم بەس ئەم هەموو شێرە لە پشت من بێ ئەزاریشی بە ئێمە ئەکرێ ئێمەین حەق و حقوقتان وەرەگرین ئێمەین کوردستان بۆ پێشەوە ئەبەین ئێمەین دیفاعتان لێکەین بە ئاسن و بە خوێن ئێمەین هێزی تۆین لە بەغداد بڕۆن سەوزیکەن دەستان خۆش بێت زۆر بەخێر بێت لەسەر سەرم و لەسەر چاوم هەر بۆ پێشەوە هەموو جارێک بۆ پێشەوە و بەس بۆ پێشەوە و بەس